نویسەر و وەرگێڕ و چالاکڤان و سیاسی و نەتەوە پەروەر و هەلبەستڤان و خودی سرودا ئەی شەهیدان، فلکلۆرناس و ڕۆناکبیر و پێشکەفتن خاس. محەممەد کوڕێ تەوفیق کوڕێ ڕەشید ئەفەندی کوڕێ فەرهاد ئاغای دیاربەکر لە ساڵا 1923 لە باژێرێ کویە مەڵبەندا ئەدەب و هونەر و تێکوشانا کوردایەتیێ ji dayîk bûye lê gereka Bayîs Axa çavên xwe bi jiyanê geş kirine. تۆفیق دوو کوڕی دەبی، یەکیان بە ناوی عەبدوڵڵا، ئەوی دیشیان بە ناوی محەممەد، لەگەڵ دوو کچ. ئەوەی دواییان بڵێن محەممەد لە دوایی کە نازناوی شاعیری خۆی وەردەگری بە ناوی وردی. ئەو دەرێ ئەمە عایلەی ئێمە لە تورکیاوە هاتینە. باپیرە گەورەمان کابرایەکی خوێندەوار بووە لە تورکیا کە هاتیە لە کوێ عوسمانی لە کاتی عوسمانیان هینایتیان لە کوێ مایتەوە لەگەر عوسمانیان نەگەڕایتەوە. خوێندنا سەرەتایی لە کۆیە دەست پێ کریە. لە ساڵا 1941 قۆناغا ناڤەندی تەمام کریە. دیڤدا ئەدهێت وەرگرتن لە خانەیە مامۆستایان لە بەغدا، ئەو ژی بە دووماهیک ئینایە. خوێنی سەرەتایی لە کوێ تەواو دەکا، خوێنی ناوەندی لە ساڵی 1940 تەواو دەکا، دوایی لە خانەی مامۆستایان لە عەزەمی وەردەگیریە دەبێت بە مامۆستای ئیبتیدایی. کە وردی نردیتە خوێندنێ لە بەرەو دیتیتی مندارێکی زۆر زیرەکە. سەرەتایی بە دەرەجەی بە یەکەمی بەڕێکردیە، لە متەوەستەش هەر یەکەمە، بەڵام تێکەری سیاسەت بووە. محەممەد تەوفیق ئەدبیتە مامۆستا لە دەڤەرا تەقتەق و قەڵادزێ وە کەسێک پەروەردکار دناڤا ناڤەندên قوتابخانێدا ڕۆلێک بەرچاو ئەدگێرە. ڕۆڵێکی زۆر گەورەی دەبی لە ڕۆشنبیرکردنی ئەو گەنجانە ئەو خەڵکانی کە برێن لە سەردەمی ئەودا قوتابی بووینە و لەبەر خوێندن بووینە. مامۆسای پەروەردەیی بووە، مامۆسای پەروەردەی خۆی خۆدا کادەڵ ومعلمە ئەن یەکوونە ڕەسوولە منادەکەی خاوەن پێیان بووە. توانیتە دیسان لە ڕێگەی شێعرەوە کۆمەڵێکی منداڵ و قوتابخانە پەروەردە بکات. بیرێکی ڕۆشنبیری و کوردایەتی و ئازادی و وڵاتپەرستی لە لەمێشیدا بۆ ئەوانە دەستی نووسینیشی زوو هەبووە، لەم تەوەستە شعری هەبوو. لە ساڵا 1942 هەتا ساڵا 1945 ئەدگەل چەند هەواڵێن خۆ هەستاینە بە دامەزراندنا کۆمەڵی دەنگ بە ئاوایەک دزیکیڤە ئەف کۆمەڵە دامەزراندیە. خەڵکەکی زۆر پشتیوانیان دەکا، واروەها لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان محەممەد تۆفیق وردی ناوبانجێکی گەورە دەردەکات. کە ڕژێم پێی زانیە ئەوانە هەوریاندایە بیگرن هجومی سەریان کردێ، بەڵام نەکەیتە بەردەستیان، بەڵام ئەو شتانەی کە نووسیتی و خڕی کردیتەوە هەتا دەرێ هەزار لاپەڕە بووە فۆلکلۆر کە قڕم کردیتەوە، کەچی هەمووی کەتە بەردەستی ڕژێم و لە ناوچوو. محەممەد تۆفیق وردی وەکو هەموو مرۆڤێکی کورد لە سەرەتای گەنجیەوە، یعنی خاوەن هەستێکی ناسک بووە، هەستی شعری هەم بووە، بەهرەی شعری هەم بووە،
هەمان کاتدا ڕوحی نیشتمان پەروەریونێتەوە پەروەکە ئەوەندە قوڵبووە ویستێ بەڕێگای شعرەکەەوە چکە شاعریش پامی هەیە شعریش پامی خۆی هەیە پامی ئینسانی هەیە پامی کۆمەڵاتی هەیە پامی نیشتیمانی هەیە. لە خۆپێشاندانەکە جەماوەریدا وردی ئەدبیتە پرا سەرزارێ خەڵکێ کویە لە دژی دەسەڵاتدارên عێراقێ و کفنێ مریان ئەتکەتە بەرخۆ وەک هێمایەک کو ئامادەینە خۆگۆری ئاخ و نیشتیمانە خۆ بکەین و هێرشێ ئەتکەنە سەرای کویە. ئەو ڕاپەڕینێکە لە کوێ دروست بوو ڕاپەڕینێکی جەماوەری بوو. ئەو زۆربەی ئەو خەڵکانی کە هەڵگری باوەڕی و بیر و باوەڕی چەپ بوون لەو شارە لە دژی ئەو نیزام و ڕژێمەی ئەو کات کە خەڵکەکە زۆر هەژار و کەم دەرامەت بوو ئەو خەڵک و گەنجانە ئەو ڕۆشنبیرانە کفنیان لەبەر کرد کفنی دەبەرکردی و لە پێشەوەی مزاهرە ڕۆیە و هجومی سەر سەرایە قشرەی کۆیان کردیە تەمەن ڕژێم تەقەی لێکردین و شتی لێکردنە خەرکەکە بۆ بریندار بووە دیسان وردی کەتیتەوە ملاحەقە و بە دوواداچوون و گرتن و ئەوان. وردی دژیە گەنجاتیەدا هەست و سۆز و ئەندێشەیاوی گەلێک بەهێز دەبە ئەدبیتە هەلبەستوانێک بلیمەت و ناسناوێ خۆیە شعریژی ئەتکەتە وردی. هەموو شتەکانی زۆر بە وردی ئەوە کردیە زۆر بە وردی لێکۆڵینەوەی لەسەر کردیە زۆر لەگەڵ خەڵکەکەی تێکەڵ بووە و لە مەشاکیل و معاناتی ئەو خەڵکەی ژیایە زۆر دژی گەندەڵی بووە زۆر دژی ئەو ڕەوشت و کارانە بۆ کە لەو سەردەمەدا لەباری کۆمەڵایەتی لە شارەکە ڕوویان دەدا ڕەخنەی لەسەر هەبوو هەر لەسەر ئەوانە نازناوی خۆی کرد بە وردی. شعر نووسین بەهرەیەکی جیهانی مرۆڤایەتیە مادەکەی هەموو ملەت و نەتەوەیەک و یعنی بە هەزاران ساڵ مادەکەی شاعران هەموو شاعرە گەوران هەبووە شاعری مابناوەندی بووە نازمیشانە بەس ڕێخەڵ مادەکەی جا بەدەستبەت کوردەوەش نەتەوەی کوردەوە بە پێی ئەوەی کە نیشتیمانێکی فراوانی سروستی زۆر جوان و پڕشاخ و کانیا و دەکەی شوێنی گەشتیاری با بڵێن دەکەی دڵڕفینی چەشنە گوڵ و گوڵزار و ئەوانە مرۆڤی کورد خۆی لە خۆیدا هەستێکی جوانی پیا دەکرێت کە ئەو نازناوەشی لە خۆنایە یعنی ئینسانێکی وردبین بووە ئینسانێکی کوردپەروەر بووە درسۆز بووە ڕۆشنبیر بووە نووسینەکان و شعرەکانیشی ئەو کاتەی دیارە. بسەدەما چاڵاکیên wên siyasî û kurdperwerî çendîn car et hê zîndanîkirin li karê wê mêrî jî et hê dûr êxistin. هەر فەسل بووە و هەر حەپز بووە و هەر ئەوە بووە کە لە مەهاباتیش هاتیتەوە کە شۆرشی مەهاباتێک چوە هەوڵیاندا سێ چار سال فیرار بووە هەوڵیاندا خزم و کەس و ماری حەماقەی کاکە زیادی کۆیێ بڕێگای ئەو لە ڕێگای حاکم سدیقەوە هەوریاندا کە ئەعدام نەکرێ وەکو چارزاابتەکە گوتیان باشە ئەمە لێ ناگەرن ئەعدام بکرێ بەڵام دەگیرێ. گۆڕەپانە محەممەد تەوفیق وردی یا سەرەکی خزمەتکردنا پەروەردە و نویسین و ڕۆشنبیری و نیشتیمان پەروەری و وڵات پارێزی بوویە دە ئەڤی بیاڤەیدا خزمەتێک گەلێک مەزن پێشکەش کردە. تۆ تەماشا دەکەی نەتەوەی کورد یەک لە دەتەوە دەگمەنەکانە کە شاعری زۆرە و شاعری گەورەی هەیە. ژیانێکی زۆر خراپ بووە فەقیریەکی زۆری دیتە نەهامێتێکی زۆری دیتە جگە لەوەی کە هەرجاری کە گیرابی لە کونجی بەندی خانەکان لە سێ چار سال کەمتر نەگیرایە بەڵام ئەو هەر کۆری نەدایە لە بەندی خانەش هەوریدایە هەرشت بنووسی و کۆکاتەوە ئەو بکە.
وردی گوتارکت نویسه بناو نیشانه في بلد العجائب والغرائب كو لروجنامه الاهالي دا اتهيت بارفكرن لوي دمي اتهيت نچاركرن كو لكار خوي ميري دير بكوه. لە زنجیرە وتارێکدا بە ناوی عەجایب وەڵغەرایب لەسەر ئەو دیاردانە دەنووسی لە دوای ئەوە ئەمری فەسڵکردنی بۆ دەردەچی کە دەبینی وەزەی بە عێراق و بەغدا و ئەوانە هەمووی تێکەر و پێکەر بۆ عەجایب و غەرایبی لێ مەقالەکی لە جەریدەی ئەهالی ئەو کاتە جەریدەی ئەهالی لە بەغدا دەردەچوو سەر بە ڕژێم بوو. وردی پەیوەندی بە بزاوا ڕزگاری خوازا کورد لە ڕۆژهەڵاتە کوردستانê لە دەستپێکا ساڵا 1946 خۆ گەهاندیە مەهاباد بەشداری دە ئاهەنگا دامەزراندنا کومارا مەهاباددا کریە بە سەرۆکاتیە پێشەوە قازی محەممەد جارێکدن لەوێرێ ئەدبیتە مامۆستایە قوتابخانێ. لە سەردەمەی کۆمار ئەو مامۆستایش پەروەردەی بووە لە کۆمار و لەوێن دەریشکە زۆر شت هەبووە کە بەدڵی ئەو نەبووە لەسەر گەندەڵیەکانی نووسیە لەسەر ئەو شتانەی نووسیە کە ڕاز نییە لەو کۆمارەدا کە ڕوو دەدا لەبەر ئەوە لەوێش تووشی سزادان و گرتم بووە بۆ خۆی دەیجوار دەگوت ئەمن لە مەهاباد مام هەژارم ناسی لەم پێکەوە لە وەزارەتی تەربیە بووین هەوڵماندا لەوێش تووشی سەرێشە بووە لە مەهاباتیش تووشی سەرێشە بووە. محەممەد وردی دەما ڕەخنە لە کێم خوندەواریە بەشێک لە مامۆستایان قوتابخانێت گریت بە فەرمانە محەممەد حوسێن خانی وەزیرێ هێزا کومارا مەهاباد ئەتهێ دەستە سەرکردن لەوی دەمی مەلا مستەفای بارزانی وردی ئازاد دکەت. خوا لێ خۆشبوو مەلا مستەفاوانە دەبیستنەوە کە مامم سزن کرایە محەممەد تۆفیق وردی کە شاعیرێکی گەورە و نووسەرێکی گەورەی کوردە کە لە باشووری کوردستانەوە ڕووی لە مەهاباد کردێ بۆ خزمەتکردن داوا لە بەڕێز پێشەوا قازی دەکەن کە بەری بداتن و هەر لەو کاتەشدا پێشەوا قازی بانجی دەکا بانجی محەممەد تۆفیق وردی دەکا دەڵێ ئەو شتانێک کە تو نووسی تۆ باسی دەکەی هەمووی دەزانین وەس کۆمارەکەمان ساوایە و جارێ خۆمان نەگرتووە با خۆمان بگرین ئەوەی کە پێویست بی ئەو ڕەخنانەی جەنابەت هەمووی چارەسەر دەکرێت و چارچیان دەکەین. بێگومان لە هەر وڵاتێک و هەر نەتەوەیەک و لە هەر خۆناغدا کە ژمارەیەک مرۆڤی نیشتمان پەروەر نەتەوە پەروەر تێکۆشەر دروست دەبن جوولانەوەی نیشتمانی دروست دەبێ گڕۆپی سیاسی و حزبەکان دروست دەبێ ئەندامەکانیان ئەوانەی بە تایبەتی زۆر ڕەسەن و چاڵاک و چاونەتەرچەند تووشی کۆمەڵێک یعنی کێشە و گرفت و زیندان و ئێش و ئازار دەبن. پشتی کومارا مەهاباد ئەت هەلوەشێت محەممەد وردی جارێک دن ڤەدگەڕێت بۆ کوردستانە باشوور لەسەر هەلوێستên کوردایەتی جارێک دن ئەتهێت زیندانی کردن. ئەوان بەکراغە وردی قەناعەتیان وا بووە نەچن خۆ تەسلیم نەکەن نەچنەوە عێراق بەردەستی ئەو ڕژێمە فاشستەی چونکە دەیان کوژی لە بەرەوەی محکەمەی عەسکەریان لەسەرە ئەوان گوتیانەمە هەر دەچین
ئەوە نەتیجەکەی ئەوان دیار بوو هەرچاریانی ئەدامکردنەوەوانە ئەوانە بەکراغە و خاڵەوردی دێنەوە دەشتی کۆیە تا دەگاتە ڕۆژگاری محەممەد تۆفیق وردی ینی بە هەزاران کەس لە ڕێگای ینی بابێت ڕێکخراوەکانی کولتوری بی لاوان بووە حەزم دروست کراوە یعنی بەرامبەر دوژمنانی کورد داژەکەرانی کورد وەستاون ئەجاچە سەردەمی قاجاریەکان بی لە ئێرانی قاجاری بی چ دەوڵەت و عوسمانی دەرەبەجی بیترە. وردی نویسین و هزرین خوا ین کردپەروەرانە لە چەندین ڕۆژنامە و گۆڤاراندا پاڕڤەکردنە مینا گەلاوێش، دەنگی گێتی تازە، هەتاو، دەنگی کورد، ڕۆژی نوێ، ڕێگا. نووسین و تارەکانی ناردێ لە بۆ ئەو ڕۆژنامە و گۆڤارانی کە ئەو سەردەمە هەبووە چ لە سلێمانی لە بەغدا لەو شوێنانە نووسینەکانی بڵاوکراوەتەوە. کۆی سنجا خۆی لە خۆیدا شارەشی هەست ناسک و شاری شاعران بووە شاری کولتورێکی یان نەفرەوانی چاوەکراوە بووە نمونەی ئەوەی کۆمەڵێک شاعری گەورە دەکەی لە کۆی دروست بووە بەڵکو حاجی قادر کۆی خۆی لە خۆدا قوتابخانەیەکی گەورەی نەتەوەیی شعرە لەسەر ئاستی کوردستان ویلادەتی با بڵێن کۆیە کە تەماشا دەکە یا شعرەکانی دەخوێنیەوە زیاتر نیشتمان پەروەری پێوە دیارە هەروەها باسکردنی زیاتری معانات و ناخۆشیەکانی هەژارانی تێدا بەرجەستە دەبی. منای گەورە هەمان کاتدا کە زانایەکی گەورە بووە و بەڵام هەمان کاتدا شاعرێکی ناسک و خاوەن پەیام بووە خاوەن نیشتیمانی بووە. لەو چارچوە گشتێکەکەیدا کۆمەڵک شاعری گەورە لە کۆیە سەری هەڵداوە یەکێک لە لەوانە کۆچ کردووی نەمەر محەممەد تۆفیق وردیە. محەممەد وردی خودی چەندین بەرهەمێن چاپکریە بە ئەزمانێ کوردی. وردی بە ئەزمانێ عەرەبیژی خودی چەندین بەرهەمە خودی شێست و ئێک دەستنویسە لە بیاوێن جودادا مینا کورتە چیرۆک و پەندên پێشینان و وەرگێڕانە هەلبەستên فەڕەنسی و فلکلۆر و هۆزên کوردی. گرنگەکەی بەرهەمەکانی و ناوەڕۆژی بەرهەمەکان کۆچکردوونی مامۆستا محەممەد تۆفیق وردی هەمووشیان کوردەوارەگرتیتەوە لە فۆلکلۆرەوە لە قسەی نەستەقەوە پەندی پێشینانەوە لە سیاسەتەوە لە جوغرافیای کوردستانەوە لە کێشەی کوردەوە جوولانەوەی نیشتمانی کوردەوە بەشێکیان وەرجێڕانە لە زمانەکانی دیۆلۆ کوردی بەشێکیان بە زمانی عەرەبی نووسیە بەشێکیان شیعرە بەشێکیان پەندی پێشینانە بەشێکیان فۆلکلۆرە ئەمیش تەعجوم دێ کو بەو هەموو نووسینی ڕاگەیشتێ نووسینێکی یەکجار زۆری بزر بووە یەکجار تقریبان زیاتر 28 نامێلکەی لەکرە من هەبوو لە ناو کتێبخانەکەم 28 حتا ئەو کاتەی بەس تەبع کردبوو زۆر شتیشی لە بەین چوو بوو تەبع نەکرا بوو ئەوانە حتا پەلی هاویشتە بۆ ئەوەی کە جوولانەوەی نیشتمانی وڵاتانی عەرەب بە تایبەتی لە وڵاتی جەزائیر کە شۆڕشی جەزائیر بوو جەمیلەی جەزائیری کە ئافرەتێکی یعنی قارەمانی ئەو وڵاتە بوو مادەکەی ناوبانجی دەکرد مادەکەی مامۆستا محەممەد تۆفیق وردی نامێلکەشی تایبەتی هەیە. ساڵانên پێنجیا bi sedema cumûcolên wên siyasî û kurdperwerî carek din neçar dibe mal û xêzana xwe bi cê bihêle hindek li hevalên wî nepaqijiyê edgel dikin krîzên xêzanî bersîngê wê digirin. مرۆڤێکی نیشتمان پەروەر کورد پەروەر نەتەوە پەروەر ڕۆناک بیر مادەکەی لە یەکەم جار لە ڕیزی حزبی شوێی عێراقی ئەندامەکی چالاک بووە بێگومان ئەو حزب و حزبەکان دەکەش هەموو تووشی دەربەدەری و دەست بەسەری و گرتن هاتوون محەممەد تۆفیق وردی لە ئەنجامی هەڵوێستی نیشتیمانی و سەرسەختی با بڵێن تێکۆشەرێکی سەرسەخت لە پێناوە ئازادی کوردستان لە پێناوە ئازادی عەقلی ئینسانی کورد تووشی کۆمەڵە جیرۆکتا تووشی حەبسخانە هاتووە دەربەدەری هاتووە. محەممەد وردی پشتی کودەتایە عەبدولکەریم قاسم لەسەر دەسەڵاتە پادشایەتیەدا
لە بەرواری چاردەی هەفت لە ساڵا 1958 جارێک دن ئەت زڤریتە سەر کارێ خۆیە مامۆستایەتیە. ئەوانەی کە لە سجن و ئەوانە بوون زۆربەی بەربوون ئەوەی کە لەسەر وەزیفە لابدرا بوو تاعین بوونەوە ئەوانە یەک لەوانەش وردیش بۆ مامۆستا لە بەغدا تەوەن بەغداش عاسمە و ئەوەیە دوای پێشتریش هەر بە فیراریش هەر لە بەغدا و لە بەغدا ئەوانە کە ئەو نووسی نوشتانیدن هەمووی لە ڕێگای لە بەغداوە براویە کردەوە ئەوان. بیر و باوەڕێکی چەپی هەبوو باوەڕیشی بە و کودەتایە هەبوو کە هەر زەمبرێن جەماعەتی حیزبی شوعی عێراقی ئەو کودەتایان ئەنجامدا بوو. لەو سەردەمەدا مام گەڕاوە سەر وەزیفە و بۆ بە مامۆستا لە یەکێک لە قوتابخانەکانی بەغدا. محەممەد وردی کەسە کوردپەروەر و نیشتیمان پەروەر و نەتەوە پەروەر بوو. خودی سرودا ئەی شەهیدانە. وردی ئێکەم کەس بوو وەک نویسەر هەلبەستوان بەحەس لە چوونا بارزانیان بکات بۆ ئێکەتیا سۆڤیەت کە شۆڕژ بەرپا بوو ئەو شێرە گۆتراوەتەوە بە شێوەی کۆڕز و دواتر چەند نەروەندێکی تر بە زیاد گۆتیتیانەوە وەکو ناسری ڕەزازیوانە و لە کوردستانی ڕۆژهەڵاتیش زۆر لە هەموو ئاهەنگ و مناسبەکان ئەو شێرە دووبارە گوتراوەتەوە. دیار بوو ئەو ئاگای لێ بوو بە خەبەر بوو کە بارزانی دێتەوە جوابی لۆ بابم و لەنار گوتی ئەوە بارزانی دەگاتە جێ پێم خۆشە بێن لە پێشوازیدا بن. بابم ناوی ساڵح بەگە ساڵح بەجی میران خەرکی شەقراوەیە ئەوش ئەمری خوای کردیە لەگەر سەید تاالب و جەوهەر هیرانی جەوهەر هیرانیش لە حەبس بووە بەر بووە لەسەر پارتایەتی و کوردایەتی گیرایە ئەویش بەر بووە ئەوە کە حازر بووینە لە پێشوازی مەلا مستەفای بارزان ئەز ڕەحمەتی لە بەغدا لە ڕێگای وردیەوە و ئەو شعرانی دیکەی کە برێن باسی گەنج و لاوەکان دەکات یا باسی خەڵکی هەژار دەکات کە ڕاپەڕەندژی دەرەبەگ و ئاغا و ئەوانەی کە خەڵک دەسۆسێنەوە زۆر پشتیوان و هاوکاریان بووە زۆر هانی داینە لە بۆەوەی کەوا ئەو زوڵ مستەمە قبول نەکەن. محەممەد تۆفیق وردی چەند جارێک لەسەری نووسراوە من بخۆم بابەتم نووسینم هەیە دەربارەی ینی بەنەمری ماوەتەوە کەواتە ئینسان هەردە بە گرنگ ئەوەیە ناو مێژووی ژیانی نەتەوەکە خۆدا وەکو چرایەک هەردەم مۆمەک بۆ خەڵک دەسووتێ. لە دەستپێکا ساڵێن هەفتەیاندا محەممەد وردی هەفکاریە بەڵهەرستکارên ڕژێما شاهێ ئیرانê diket. Di nava rojnama rêga ya ziman halê wan babetan etnivîse û têda kar diket. ئەو کاتە پشتیوانی ئەو شۆڕشانەی ئێرانی کردووە کە دژی ڕژێمی پاشایەتی ئەو سەردەمە ڕاپەڕینیا کردیە. لە نزیکەوە ئەوانەی کە لە دژی شایبوون بەغدا لە پەنای خۆی گردووە. Li rojên dûmahîka jiyê xwe da li Bexda Mihemmed Tewfîq Wurdî roberûyê hejarî û nedarî û tinêbûnê dibe li ber bêkarî û dîrbûna wî li xizm û kesûkarên xwe. شەوەک چوین لەسەر بانی نووسین هاوین بوو ئەو هاگەرما بوو باور بکە پانکەیان نەبوو. تا کۆچی دوایە ئەو ئینسانە یان دەتوانین بڵێن مرۆڤێکی چاڵاکی مانەکە خاوەن فکرێکی نوێ و سەردەمیانە بووە بەڵام لە چارچوەی نیشتیمانێکی داگیرکراودا. محەممەد تەوفیق وردی li berwarî 12 li sala 1975 giyanê xwe ji dest didet berêv cîhana heta hetayî diçe û xatira xwe etxazît. کابرایەکی ڕۆشنبیر بوو کابرایەکی کورتپەروەر بوو و کابرایەکی ئازادی خواز بوو نەدەترسا لە گرتن و لە کوشتن و لە بڕین و لە ڕاونان و لە مارتێکچوون ئەوانە هەرچی هەی بوو لەسەر ئەو ئازادیە و لەسەر ئەو کوردایەتێ و لەسەر ئەو دڵسۆزەی خۆی دانا. وەڵاهی هەموو ئینسان دەمرێتن بەڵام گرنگەوە پاشە مردن کۆمەڵانی خەڵک ئینسانی باش
دوو فرمێسێک چاو بە ئەو ئینسانە بڕێژن. هەر لە بەغدا نێژراوە لە گۆڕستانی شوهەدا لەوێ نێژراوە هەر ئەو کاتە چلەی دەبۆ جێڕدرا کۆری زانیاری کوردی لە بەغدا سلەیەکی گەورەیان بۆ کرد خێزانەکەی ڕازی نەبوون لەوەی کەو کاتە تەرمەکەی بینەوە کۆیە چکە ماریان لەوێ بوو لەوێ دەژیان.